سڵاو ئەم جارە شیکردنەوە بۆ فیلمێکی کوردیەکەین کە لەلایەن دەرهێنەری گەورەی کورد بەهمەنی قوبادی فیلمی چاتێک مەستی ئەسپەکان. خوای گەڕا بەبادی بکەی، خوای جەزای وەکەی، خوای جەزای وەکەی، خوای حەبیبە فیلمی ساتێک بە مەستی ئەسپەکان کە لە نووسین و دەرهێنانی بەهمەنی قوبادی لە ژانری درامی کە خاوەنی دوو خەڵاتە لە فیسیڤاڵیەکان، خەڵاتی کامێرای ئەڵتوونی و خەڵاتی فریپرێشی، کە خەڵاتی کامێرای ئەڵتوونی بەو دەرهێنەرانە ئەدرێت کە یەکەم جارانە فیلم لێرن بۆ فیسیڤاڵیکان، کە بەهمەنی قوبادیش ئەم فیلمە یەکەم فیلمی بۆ بینێرە بۆ فیسیڤاڵیکان و توانێتی خەڵاتەکە بەدەستبێنێت و کە خەڵاتەکە دراوە بە بەهمەنی قوبادی و سەعید نیگزات کە وێنەگری فیلمەکەیە. و خەڵاتی فریپرێشی لەلایەنی کەتی رەخنەگرانی نێودەوڵەتیەوە ئەدرێ بە سێ بەشی فیسیڤاڵەکە، بەشی فیلمە سەرەکیەکان و بەشی فیلمە نائاساییەکان و بەشی پاراڕێڵ، کە بەهمەنی قوبادی لە بەشی پاراڕێڵ ئەم خەڵاتی بەدەستهێناوە و لەبەر ئەو هۆکارەش ئەم خەڵاتان ناوەتێ کە توانوێتی هەستی ئازاری ئاژەڵ و هەستی ئازاری مرۆڤ بە هاوتای یەکتری پیشان بات. ستایلی فیلمەکە ستایلێکی دۆکمنتەری و داستانیە کە تەواوی گرتەکانی ناو فیلمەکە گرتەی وەستاون لەبەر ئەو هۆکاری کە ئێمە هەست بە ڕاستیبوونی دیمەنەکان بکەین و وا هەستکەین کە ئێمە بە تەواوەتی سێری فیلمێکی ڕاستیەکەن کە لە ڕاستیا خۆشی بەهمەنی قوبادی هەر لەو ڕووداوە ڕاستیانی ئەو ناوچێوە سیناریۆکەی وەرگرت و فیلمەکە لێو نووسیوە کە بەهمەنی قوبادی شێوازی نووسینی سیناریۆشی بۆ شێوەیە کە بە تەواوی نانانیشە پێش لە قۆناغی پێش پرۆدەکشنە هەموو سیناریۆکە بە وردی بنووسێتەوە اینجا بچێتە کات وێنەگرتن دێر بە دێری سیناریۆکە وێنە بگرێ، بەڵکو ئەم تەنها بیرۆکەی فیلمەکەی هەیە و لە کاتی وێنەگرتن لە کاتی گەڕان بە دوای بیرۆکەی سیناریۆکەیە سیناریۆکان ئەنووسێت. سوود لەو شێوازە ژیانی ئەو ناوچەی وەرئەگرێت و ئەیکا بە فیلم و هەر بۆیە فیلمەکانی ئاوا بە و شێوازە واقعەیە دەرئەکەوێت. بۆ فیلمە بە تەواوەتی فیلمێکی کوردی ڕاستە کە لەلایەن سینەمای ئێرانەوە سەرپەرشی کراوە کە هەر بە ناوی ئێرانی شۆچۆ بۆ فیسیڤاڵیکان، بەڵام ئەمە ئەوە ناگەنێت کە ئێمە بڵین ئەم فیلمە سەر بە سینەمای ئێرانە لەبەر ئەوەی ئەم فیلمە ڕووداوەکانی کە تایە ڕوئەیات ڕووداوێکن کە بەسە میلەتی کووردا هاتووە، جلوبەرگی فیلمەکە کوردیە، ئەکتەرەکان بە دیالۆگی کوردیە دوێن، میوزیکی فیلم کوردیە و تەنانەت دروستکردنی فۆرمی فیلمەکەشی هەست ئەەکەین کە ئەمە فۆرمێکی کوردی و دوورە لە سینەمای ئێرانە بۆی ئەتوانین بە تەواوەتی بڵێن کە ئەمە فیلمێکی کوردیە و بە هیچ شێوەیەک سەر بە سینەمای ئێران نییە. و هەر لە دەستپێکی کرانەوەی دیمەنەکە ئەمە گوێمان لە گێڕانەوەیەک ئەبێت، گوێمان لە نەرێشنێک ئەبێت کە بەهمەنی قوبادی بۆ برنە پێشەوەی دیمەنەکان بەلای برۆ دەبێت گێڕانەوە هەر لەبەر ئەمە شوای کردو کە ستایلەکە بێت بە ستایلێکی داستانی کە ئەم فیلمێکی گێڕانەوەیەوە لە ئەم فیلمەشی هەر لە چاوی کاراکتەری ئامینەوە بۆ ئێمەی ئەگێڕێتەوە. وەگەشتکردنەوە بۆ دیزاین تایتڵی فیلمەکە بکەین، دیزاین تایتڵەکان لەوە هێناوە کە هەست ئەەکەیت ئەمە دەستنووسی مناڵێکە لەبەر ئەو هۆکاری کە ئەم فیلمە باسی مناڵ ئەکاتووە لە چاوی کاراکتەری ئامینەوە ئەگێڕێتەوە، هەست ئەەکەی کە ئەم نووسینە کاراکتەری ئامینە نووسیوێتی و لەبەر هۆکارەشە ئەم شێوازە دیزاینیان هەڵ بژاردۆ و هەر لە دەستێکی فیلمەکەشە مەنگەمان لە دەنگی کاراکتەری ئامینە ئەبێت کە پێناسەی خێزانەکەی خۆیەکات بۆ ئەوی ئێمە خێزانەکەی بناسیێنین و پاشان کاتێک ئێمە چەند مناڵێک ئەبینین کار ئەەکەن، دواتر ئێمە کاراکتەری مەهدی ئەبینین کە لە بەردەم جامخانەیەکا وەساوە لە پشت جامخانەکە یاری مناڵان هەیە سەیری مناڵەکان ئەکات، بەڵام ئامینە یەت بۆ لای مەهدی ئێمە ئامینە نابینین سێری یاری مناڵەکان کا بەمە بەهمەنی قوبادی پێمان ئەڵێت کە ئەم مناڵە جیهانێکی مناڵانەی نییە، ژیانێکی مناڵانە ناژی کە لە
دیمەنێکی تریشە کاراکتەری ئەیوب ئەبینی پشت ئەکاتە جامخانی مناڵەکان کارەکەی ئەکاوەک ئەوەی کە ئەمەی بەلاوە گرنگ نەبێت وە لە هەمان کاتە ئەو دیمەنەش کە مناڵەکان لە پشتی پیکاپەکە و گۆرانەکە ئەڵەن ئەو گۆرانی کە بەهمەنی قوبادی بۆی هەڵبژاردوون هەر بۆ مەبەستەیە کە بە ئێمە بڵێت ئەم مناڵانە ژیانێکی مناڵانە ناژین و سەر بە جیهانێک نین کە لە ناو جیهانێکی مناڵانە بژین. زمانە زمانە پیری کردم هاوەڕای گەڵ و کۆتاری کردم خەجاڵەت بێوەرانی بپردم خەجاڵەت بێوەرانی بپردم ئەترسم نامرم سەر نەنێماوە بەجوانە مەرگز سەر بنێماوە زمانە زمانە پیری کردم هاوەڕای دەشت و کۆتاری کردم. وێمە کاتێک سارەکە ڕوا بڕێگە ئەو چادرێ ئەبینین لە پشتیانەوە هەیە بەمەنی قوڵاتی بەمە پێیان ئەڵێت کە ئەمان هیچ ڕێگایەکیان لێوە دیار نییە و هیچ ئاسۆیەک ڕوون نییە بۆ ئەم مناڵانە هیچ زاهاتوێکی خۆیان نابینین کە ئەمان ئەگەن بەکوێ بۆ ئێمە گەر دیقەتی علاماتی سەر خێماکە بین ئەبینین کە علاماتی UNHCR کەم علاماتە بۆ مافی پەنابەرانە لە جیهانە کە سەر بە UN ئەمە خۆی لە ڕاستیە بەشێکە لە فۆرمی کارکردنی بەهمەنی قوبادی کە ئەلیمنتی ئینتەرناشناڵی ئەهێنێت لە فیلمەکە بەکاری ئەهێنێتەوە و ئەمەشی بۆ ئەمە بەستە بەکارهێناوە کە پێمان ئەڵێت ئەم مناڵانە لە خاکی خۆیان داوەک پەنابەرێک ئەژین کە پێمان ئەڵێت کورد خاکی هەیە بەڵام وڵاتی نییە پەنابەرە لە خاکی خۆیدا بۆ دواتر کاتێک ئەگەنە سەیتەرەیە کە نزیکی سەرسنووری ئێران و عێراق مناڵەکاندا ئابەزێنن کتێبەکانیان لێ ئەسەنن بەهمەنی قوبادی ئەم کتێبانی لە سینارەکە بە شێوەیە دروست کردو کە بڵێت ئەم کتێبانە قاچاقن بۆیە لیان ئەسەنن بەڵام مەبەستی پشت ئەمە کە بەهمەنی قوبادی دروستی کردووە بەمە پێمان ئەڵێت کە حکوومەتی ئێرانی نایانێ مناڵەکانی کورد بە کوردی بخوێن و فێری خوێنەواری بن و داهاتوویەکیان هەبێت هەر لەبەرەوە هۆکارەشە کە کتێبەکان لێ ئەسەنن بۆ مانایی کە ئەمان خوێنەواریان لێ ئەسەنەوە مانە تەنها دەفتەر و کتێبێک نیە لێ ئەسەن بەڵامە خوێنەواریان لێ ئەسەنەوەمان داهاتوویە کە حکوومەتی ئێران لە مناڵە کوردەکانی ئەسەنێتەوە. بۆ دواتر کاتێک مناڵەکان ناچار ئەبن بە پێبڕۆنەوە بۆ لادێکی خۆیان بەسەر هەورازێکا سەرەکەون کە ئەم شێوازی ئەم خەتی هەورازە فۆرمی بەهمەنی قوبادی لە فیلمەکانە کە لە تەواوی فیلمەکانیان دووبارە ئەبێتەوە کە بەم شێوەیە نەخشان دوێتی کە بەمە پێمان ئەڵێ کە کاراکتەری کورد هەموو کات بەسەر سەختیە سەرەکەوێت کە هیچ کاتێک جادەیەکی ڕێکی نییە کە ئەمە کە ژیانێکی ئاسان بژی کە هەموو کات سەختی ئەبینێ کە هەموو کات بەسەر سەختیە سەرەکەوێت بۆ ئەوی بگا بە ئاواتەکانی وە فۆرمێکی تریش ئەبینی ئێمە لە دیمەنەکانی تیا کە مە کاراکتەرێک ئەبینین کۆڵە پشتێکی پێک ئەمەش لە تەواوی فیلمەکانیان دووبارە ئەبێتەوە کە ئەویش دووبارە بەمە پێماڵێت کە کاراکتەری کوردی هەموو کات یەک کۆڵ کێشە و خەمی هەڵگرتووە لەگەڵ خۆیان بەدەوام ئەیگوێزێتەوە بە دواتر کاتێک مناڵەکان ئەگەنەوە لادێک ئابینی کەسێک مردووە بە بۆنیکاری کۆڵبەریەوە دواتر کە ئەچنە پێشەوە سێرەکان باوشێنە کامێرا ئەبێ بە هاندهێڵ کە لە فیلمە تەنها دووجا کامێرا بێ بە هاندێڵ بە هاندێڵ لەم شوێنەوە لەو جێگەیە کە مامی ئەیوب شەڕعەکە کە تەنەها بەم دوو شوێنە پێمان ئەڵێت کە ڕێچکەی ژیانی مناڵەکان ئەگۆڕێت کە تەنها بە کاتێک کامێرا بێ بە هاندێڵ لەم فیلمەیە ڕێچکەی ژیانی ئەم مناڵانە ئەگۆڕێت وە پاشان کاتێکم دیمەنە تەواو ئەبێ کەت ئەبێ بۆ دیمەنێکی تر ئێمە پێنجدار ئەبینین پێنجداری وشک بوو ئەبینین کە بەهمەنی قوبادی بەم تەنها بەم فرێمە پێمان ئەڵێت کە پێنج مناڵ هەتی و کەوتون پێنج مناڵ بێسەپەرشتیار کەوتون و پێنج مناڵ کە وشک بوونەتەوە لە ژیانیانە دواتر کە سێر نەرێشنی ئاوینە دەست پێکا بەهمەنی قوبادی لەم دیمەنەیە هەر کاراکتەرێکی بە تەنیا وەرگرتووە هەر کاراکتەرێکی مناڵەکانی بە تەنیا وەرگرتو بۆ ئەوەی ئێمە هەست بە تەنیایی ئەو مناڵانە بکەین کە هەستکەین ئەم مناڵانە لە ئێستاوە چەندێک تەنیان وە مناڵەکانی خۆتە لە فرێمی لای چەپەوە هەمان کە لە لای ڕاست ئەڕوانن و کاراکتەری مامیانی قسۆتە لای ڕاستی فرێمەکەەوە کە ئەمە بۆ ئەوی ئێمە هەست بەوە بکەین کە ئەم مناڵانە
تەنها ئومێدێکیان کاراکتەری مامیانە بەڵام ئەمیش لەبەرەوەی کە خۆی ژیانی گوزەرانی باش ناتوانێت سەرپەرشتیاری مناڵەکان بکات پاشان کاتێک ڕۆژ ئەبێتەوە ئەوی بە دوای کاراگەڕێک کە ئەچ کاری دەستکەوێت و کاتێک بەسەر گردەکە ڕات ئێمە هەموو کاراکتەرەکان ئەبینین کە گردەکە بن بەڵام کاراکتەری ئەیوب ئەبین کە لە نیوەی گردەکە وەسێک ئێمە هیچ کاتێک لە فیلمان نبینین کاراکتەری ئەیوب تا تەواوی گردەکە بڕوا بێت کە کۆتایی فیلمەکە کە هەموو کاتێک کاراکتەری ئەوی بکاتە نیوەی گردەکە ئەوەسێت و ئیسراحەت ئاکایان کە لەو شوێنەیە کەس ئەپێ ئەمیش بوومانایە کە بە هەمانی قوبادی پێمان ئەڵێکە هێشتا ئەم کاراکتەرە نەگەیشتوتە لوتکەم کاراکتەرە بەردەوام هەوڵ بەسەر سەختیەکانی ژیانی ئاسەر ئەکرد و کە زۆر بە وردیکاری لەسەر ئەم بابەتە کردووە کاتێک کاراکتەری ئەیوبدا ئەنیشێت ڕێگێتە لایەوە ناوی ڕێبوارە دیالۆگێک هەیە لە بینیانە کە باسی ئەوە ئاکەن بۆچی دەغڵودان ناڕوێنن لە ناوچەی خوێن لە چەند پارە زەوشتانەیە ئەرەوەڵە هەمانە زۆر زۆریشمە دەبەر لەسەر زەمین و شتەکانتان کار ناکەن ها زەمینەکانمان هەمووی پڕ نەبێت ناتوان بیم شتەکان دەربێنن جاکی دەتوانێت دەریبێت ئەمیش باسی ئەوواکە کە لەبەر ئەوەی کە مین لە ناوچەکان هەیە کە بەمەنی قوباری بەمە پێمان ئەڵێت ئەم ناوچەیە بەردەوام جەنگی تیا بووە کەمان سەسنووری ئێران و عێراق بەردەوام جەنگی تیا بووە کە جەنگ نایە لە کاراکتەری کوردی ژیانێکی خۆش و ئاسوودە و بە شێوەیەکی ئاسایی و هەر میلەتێکی تر بژی کە بەردەوام جەنگ لە ناو کاراکتەری کوردیە هەبووە و کاتێک کاراکتەری ئەوی بێتەوە ماڵەوە ڕستێک هەڵەواسێ بۆ مەهدی کە بە بڕای من ئەمە پڕماناترین و فەلسەفیترین دیمەنی ناو فیلمەکەیە کە تا ئێستا هیچ دیمەنێکی لەمە باشتر لە مێژووی سینەمای کوردیا دروست نەکراوەتەوە کە بەهمەنی قوبادی بەم دیمەنە مانایەکی زۆر قوڵ ئەبەخشێت کە بەمە پێمان ئەڵێت کاراکتەری کوردی خەون ئەبینێ کە خەونێک ئەبینێ کەتی ناگا ئێمە مەهدی ئەبینین کەسی کەم ئەندامە بەڵام لە ناو خەونێکی کەسی لەو کاراکتەرەکە خەونێکی ئەوی هەیە کە وەکو ئەوەی لێبێ بەڵام پێی ناگات هەر کاتێک کە مەهدی توانی بگا بە و کاراکتەرە کوردیش ئەتوانێت بگا بۆ خەونانی کە لە ناخیا هەیە وەک ئەوەی کە گەنجێک لێرە خەونی ئەوەی هەبێ ئۆسکار بەدەستبێنێ بەڵام پێی ناگات کە ئەمە ئەستەمە کارێکی زۆ زۆ قورسە بگا بە خەونەکەی کە تەواوی کورد خەونێکمان هەیە کە ناتوانین پێ بکەین کە بەمەنی قوبادیش تەنها بەم دیمەنە ئەو مەبەستە ئەگەێنێت ئەمە بەستە قوڵە ئەگەێنێت ئەو دیمەنی کە مناڵەکان لە خوێندنگەکە بە فارسی ئەخوێنن لە هەمان کاتەکە جلوبەجی کوردیان لەبەرایە و ئەو گرتێمان هەیە کە مامۆساکە گڵۆ بە ڕۆژە ئەخوارد کە بەهمەنی قوادی ئەم ئەلمنتانە بەکارهێنێ وەکو تاریخێکە فیلمەکەی پێدەوڵەمەندترەکە کە بەمە پێمان ئەڵێت ئەمان پێیان خۆش نییە زمانی فارسی بخێنن بەڵام ناچارن کە ئەمان کوردن بەڵام بە ناچاری بە زمانی فارسی ئەخوێنن کە ناتوان بە زمانەکەی خۆیان بخوێنن کە گرنگ نییە بەلایەنەوە و دواتر ئەو دیمەنی کەم هەدی لە تەنیش قاچی ماینەکە وەستا و دەست لە قاچە بینارەکەی ماینەکەیات ئەو دیمەنەیە کە وای کردووە بەهمەنی قوادی لە فیسیڤاڵی کان خڵاتی فریپێش بەرێت خڵاتی فریپێش بۆ بەشی پاراڕێڵ بەرێت ئەمە ئەو مانایە پێمان ئەڵێ کە کاراکتەری مەهدی و ئەسمەکە هەمان هەستیان هەیە کە هەمان ئازار ئەچێژن بەیەکەوە کە ئەکرێت ئاژەڵێک و مرۆڤێک هەمان هەستیان هەبێت و هەمان ئازاری یەکتریان هەبێت وەر ئەمە شەوای کردووە بەهمەنی قوبادی لەلایەنێکەتی ڕەخنەگرانی نێودەوڵەتیەوە خڵاتی فریپێشی پێ بدرێت پاشان ئەو دیمەنەی کە ڕۆژین ئەگوێزرێتەوە لە خێزانەکەی دوور ئەکەوێتەوە دواتر ئەیوب ڕائکا بە دوای کاتێکەکە نەسەر شاخەکە مەگوێمانە دەنگی تەقەیەک ئەبێت کە بەمەنی قوبادی بەمە پێمان ئەڵێت لەمە بەدووە سنوور ئەکەوێتە نێوان ڕۆژین و ئەیوبەوە کە تەقەکردن لە فیلمەیە کە سیمبولە بۆ سەر سنوور هەر کاتێک ئەمە گوێمان لە تەقە بوو بێت ئێمە سنوورێکمان بینیەوە کاتێک لێرانە کە گوێمانە تەقەکە ئابێت بەمە پێمان ئەڵێت لەمە بەدووە سنوورێک ئەکەوێتە نێوان ڕۆژین و ئەیوبەوە کە بە دوو گرتەی جیاوازی ژوەری گرتن و هەر کە هیچیان لە بێکەوە لە ناو فرێمەکانین هەروەک چۆن لە فیلمی ئیڤانی مناڵی تارکۆفسکیا کاتێک کاراکتەرەکە ماچی یەکتری ئەکەم جومان دەنگی تەقەیەک ئەبێ بەمە پێمان ئەڵێت کە جەنگ ئەکەوێتە نێوان خۆشەویستیەوە و بەمەنی قوبادیش پێمان ئەڵێت کە سنوور ئەکەوێتە نێوان
خۆشەویستی ئەم خوشک و برا و ئیتر بە هیچ شوەیەک یەکتری نابینەوە کاتێک کاراکتەری ڕۆژی نەگاتە لادێکەی تر و کێشە لەسەر هەبوونی مەهدی دروست ئەبێ کاتێک ڕۆژین مادیە گەڕێنێتەوە سەر گردەکە هەمان پێکەوە ئەڕۆم بۆ چارەسەرکردنی کێشەکە بەمەنی قوبادی بە تەنیا کاراکتەری مەهدی وەرگرتووە بۆ ئەوی ئێمە ئەو هەستەمان بۆ دروست بێ کە کاراکتەری مەهدی چەندێک تەنیا لەم شوێنەوە ئەو کەسانەی کە خەمیانەکە چەندێک لە دوورەوەی کاراکتەری مەهدین کە ئەوانی لە گرتێکی کراوایە گرتو بەڵام کاراکتەری مەهدی لە گرتێکی نزیکاوە گرتو بۆ ئەوی ئەمە هەستەمان هەبێت کە ئەم کەسانە لە دوورەوەی مەهدی کەسێک نییە لە نزیکەوەی مەهدی بێت و ئاگای لە مەهدی بێت کە بتوانێت لە نزیکەوە ئاگای لە مەهدی بێ هەموو ئەو کاراکتەرانی ناو فیلمەکە دوورن لە مەهدی و دوورن لە تێگەشتنی هەستی مەهدی کە مەهدی لەرە بەو شێوەیە لەویانە خەریکە لە سەرمان ڕق ئەبێتەوە بەڵام کەسیان ئاگان لە نێو هەمان لە دوورەوەی مەهدین بۆ ئەوی بە تەواوەتی هەستی بینەر بجوڵێنێت کە بەمانی قوبادی لە فیلمە زۆر کاری لەسەر جوڵاندنی هەستی بینەر کردو بۆ بەم شێوازە ئیخراجەیە کاری لەسەر هەستی بینەر کردووە و هەر ئەمە شەوە ئاکات ئەیوب بەو شێوێ بڕیار بات و بەسەر بەخۆی خۆی بەبێ ئاگاداری مامی بێ بچێ بۆ عێراق و ئەسپەکە بفرۆشێت و ئەو مەهدیش لەگەڵ خۆیان بەرێەوە کاتێک پێش ئەوی بارەکە بارکەمە ئەبینین مەشروع ئەدرێ بە ئەسپەکان کە بەمەنی قوباتیش هەر لەمەوەیە ناوی فیلمەکەی ناوناوە ساتێک بۆ مەسی ئەسپەکان کاتێک پێشتر ئامادەکاری بۆ ئەوە نەکردووە فیلمە ناو بنێ ساتێک بۆ مەسی ئەسپەکان کاتێک ئەگەڕێت لەو شوێنە و بۆ دروستکردنی سینناریۆکەی ئەبینێت هەر بەڕاستی مەشروع ئەدرێ بە ئەسپەکان بۆ ئەوەی لە سەرمایە ڕق نەبنەوە بۆ ئەوی هێزیان تیابێت بریان ئایا فیلمەکەی ناو بنێت ساتێک بۆ مەستی ئەسپەکان کە بە ئیفجالی ئەم فیلمەی ناوناوە ساتێک بۆ مەستی ئەسپەکان و بۆ یەکەم جار ئێمە ئەیوب ئەبینین کە ئاگات لەسەر لوتکەکە و لوتکەکە ئەبرێت بینین هێڵێکی ڕێک لە سەر فیلمەکە هەیە کە بەمەنی قوبادیمان ئەڵێت کە ئەیوب تەواوی گردەکەی بڕێوە گەشتە سەر لوتکە بەڵام لێرانە نازانێت چی بڕارێک بات سێری ئەم لاولاکە نازانێت چی بڕارێک بات بەڵام کە هەست بە مەسئولیاتی مەهدی ئەکات ناچارە سنوورەکە ببرێت و بەرەو پێشەوە بڕەوە کاتێکە سنوورەکە ئەبرێت ئەبینی ڕووخۆشەکە ئەکەوێتە خوارەوە کە بەهمەنی قوبادی بە فرێمە پێمان ئەڵێت کە ئەیوب و مەهدی ئەمرن و ئەمە لەم فیلمەشە تەنها دوو جار گومانە دەنگی چەپڵە ئەبێت کاتێککە ڕۆژین ئەگوازنەوە دوو ئەکەوێتەوە لە ئەیوب و مەهدی و کاتێکیش کە فیلمەکە تەواو بێ گومانە دەنگی چەپڵ ئەبێت بەمەش پێمان ئەڵێت کە ئەیوب و مەهدی دوور ئەکەونە لە ئامینە و براپچووگەکەی فیلمە چارەنووسی ڕۆژین ئەبینین کە شوو ئەکات وە چارەنووسی مەهدی و ئەیوبیش ئەبینین کە ئەمرن بەڵام چارەنووسی ئامینە و براپچووەکەی بە نادیاری ئەمێنێتەوە کە بەهمەنی قوبادی بەمە پێمان ئەڵێت وەک چۆن چارەنووسی ئامینە و براپچووەکەی نادیارە بە هەمان شێوە چارەنووسی هەزاران مناڵانی تری کورد نادیارە و وەکە لە هەمان کاتە ئەمان ژیانێکی مناڵانە ناژین و جیهانێکی مناڵانە نییە بە هەمان شێوەش چارەنووسیان نادیارە و بە نادیاری ئەمێنێتەوە کە تەواوی ئەم فیلمەشە لەسەر ئەم بابەتی جیهانی مناڵانە بەهمەنی قوبادی دروستی کردووە کە پێمان ئەڵێت چارەنووسی مناڵانی کورد نادیارە